ئەمڕۆ لەگەڵ وەختێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی سەرداری دەڤەری راپەڕینمان کرد و لە میانەی سەردانەکەماندا لە خۆشخانەی کۆرۆنای راپەڕینمان بەسەر کردەوە. لێرە ڕادەمێت دەستخۆشی لە ئەو خێرخوازانە بکەم کە بەشدار بوون لە دروستکردنی ئەم خەستەخانەیە، چونکە ئەوەی کە دەبینین پێویستێکی زۆری پێ ئەم دەبەرە بە خەستەخانەیەکی لەم جۆرە. بۆیە من دەستخۆشیان لە یەکەم دەستی ماندووبوونیان دەکوشم و هیوادارم کە ئەمان نمونەیان زۆر بێ و بەردەوام بم لەسەر ئیش و کارەکانیان. دیارە هەر لێرە هەندێک کەم و کورتی ماوە ئەم خەستەخانەیە کە بۆی بە تەواوەتی بکەوێتە سەرکار. هینەکەی نازانم چەندە ڕێژێکی ئەوەی کە داوایان کردووە، ئێمە هاتووین لێرە ئەمڕۆ بەڵێنمان داوە کە تەکمیلەی بکەین و بۆی بە زووترین کات بکەوێتە سەرکار و تەجهیز کرێ و بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی دەبەرەکەوە. من دووبارە دەستخۆشیان لێ یەکەم ئەگەر خۆیان قسەیەکیانەیە و هەواڵانە هیوادارم کە نبوونیان زۆر بێت. بەخێراتنێکی گەرمی جەنابی کاکشێر دەکەین ومێدەوارین هاتنی بۆ ئێرە کە لە مێژە خەڵکی دەبەری ڕاپەڕین لە چاوەڕوانی هاتنی کاکشێردایە بەخێراتنی گەرمی دەکەین، چاوەڕوانین و ئەو بەڵێنانەشی کە پێیداوین جێی دەستخۆشیە و سپاسی دەستگای مام دەکەین کە کۆمەڵێک دیاری بە نرخیان بۆ نەخۆشخانەکە ناردووە لە بێد و لە کۆمەڵێک پێداویستی دیکەی تەندروستی ناو نەخۆشخانەکە. تەبان ئەم نەخۆشخانەیە بەڕێزان کە ئێوە بینیتان جەنابی شێخ بە چاوی خۆی بینی بە ناوی داگەڕا بەرهەمی ماندووبوون و بەرهەمی شەونخوونی و بەرهەمی پارە خەرجکردنێکی زۆری شەژمانگی خێرخوازان و دڵسۆزانە لە ئەندازیاران و لە کرێکار و لە هەموو چین و توێژەکانی ئەم دەڤەرە کە تێیدا بەشدار بوون. بۆیە دەبین ئەمڕۆ نمونەیەکی زۆر جوان پێشکەش کراوە. ئێمە خەڵکانێکی زۆر لێرەدا ماندوو بوون کە جگە لە لیژنەی سەرپەرشتیاریش کە لەگەڵماندا بوون لە پشتەوە هاوکار بوون. ئەوەی کە زۆر گرنگە بەڕێزان لەم کاتی قەیرانەدا توانراوە لە سەرەکی خێرخوازان لە دەبەری ڕاپەڕین کە دەبەری ڕاپەڕین کۆمەڵی قەیرانی زۆر گەورەی هەیە. لەم کاتەدا توانراوە نزیکەی ملیار و نیوێک لەسەر ئەرکی خێرخوازان پارە خەرج بکرێ و ئەوەی نەخۆشخانەیەکی نمونەی ئاواژوان لە هەموو بەشەکان کە 100 ژووری تایبەتی نەخۆشی تێدا قەرەوێڵەی بۆ نەخۆش ئینجا بەشەکانی دیکەی تاقیگا، بەشی سۆنار، بەشی تەواری، بەشی 4 ساڵی گەورەی نەشتەرگەری، هەموو پێویستەکان دوو مزگەوتی بچووک بۆ هەم بۆ نوێژ و عیبادەت هەم بۆ ئیسراحات هەموو ئەو پێویستیانە لە خۆ دەگرێت.